کارمەندانی گرێبەستی کارەبا لە بەردەم پارێزگای سلێمانی گرت بوونەوە و داوای دامەزراندنیان کرد. ئەم کارمەندانە ماوەی 4 ساڵ لە سەرقاڵی دابەشکردنی پسوولەی کارەبان لە گەڕەکەکاندا داوا دەکەن هاوشەوی گرێبەستەکانی دیکە دابمەزرێن و موچەکانیشیان بێ پاساوی کەمی داهاتی ناوخۆ لە کاتی خۆیدا دابەش بکرێت. ئێمە ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە گرێبەستین، زۆرینەمان 4 ساڵە گرێبەستین، داوای بە هەمیشەی بوونەکەین، داوای لێکردنەوەی ناونیشانی کرێی ڕۆژانەکەین، کرێکاری ڕۆژانە لە دایرەی کارەبا داواکەین موچەکەمان لە کاتی خۆیان بێ 500 بۆ 600 کە زەبین و ماوەی بەڵێ بەس لە سلێمانی. ڕاستی ئێستا ئێمە کاتێکە چیم بۆ پسوڵا بوویم و ماڵام خەیاڵمان لە ئەوەی ئایا معاشەکەمانە درێ نادرێ دەی دەرمانەکەن دەرمان ناکەن ئەم مانگەنا ئەو مانگە حقیقت ژیانمان زۆر گۆڕانکاری بەسراتەوە لە 90 ئەم گەنجانەی ئێرە هەمووی ماڵ و مناڵی هەیە. تەنیا لە پارێزگای سلێمانی زیاتر لە 600 کارمەند و لە سەرتاسەری هەرێمی کوردستانیشدا هەزاران کەس لە کەرتی کارەبادا لەژێر هەڕەشەی نادیاری پاشەڕۆژی پیشەییدا کار دەکەن و نوێنەرەکانیان هۆشداری بایکۆت و ڕاگررتنی پرۆسەی دابەشکردنی پسوولەی کارەبا دەدات. دامەزراندنمان بە شێوەی گرێبەستی فەرمی یەکلایکردنەوەی کەیسەکەمان پێویستە لە هەر پرۆسەیەکی دامەزراندن هاوشانی مامۆستایان و فەرمانبەرانی دیکەی گرێبەست بمانگرێتەوە، جیاکاریمان بەرامبەر نەکرێت، چونکە ئێمەش وەک ئەوان پرۆسەی بایەمەتریمان ئەنجام داوە. تۆمارکردنی ناوەکانمان لە سیستەمی پەیڕۆڵدا، فەرمانی گرێبەستی دیکە، لابردنی ناونیشانی کرێکار و ڕاستکردنەوەی ناونیشانی وەزیفیمان بەپێی بڕوانامەی ئەکادیمیمان. چوارەم، کۆتایی هێنان بە دواکەوتنی موچەکانمان و دابەشکردنی شایستە دایرەکانمان. داوا لە نوێنەرانی کورد لە بەغا دەکەین کەیسەکەمان بکەنە ئەولێت و دانوستانی بەرگری مافەکانمان لەسەر بکەن. ئەگەر وەڵامی کردداری داواکارەکانمان نەدرێتەوە ناچار دەبین پەنا ببینە بەر بایکۆتی سەرتاسەری و ڕاگررتنی کۆکردنەوەی داهات. لەبەر خراپی و ناڕێکی لە بەڕێوەبردندا هەر ڕۆژەی قەیرانێکی نوێ لە هەرێمی کوردستان سەر هەڵدەدات و توێژێک بۆ مافی ئاسایی خۆی وەدەنگ دێت. هەرچەندە هەڕەشەکانیش قورستر بێن، حکومەتی ماو بەسەر چوش ڕۆژ لە دوای ڕۆژ بێ باکتر دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.